لە پەرلەمانی کوردستان هەوڵی هەموارکردنەوەی یاسای هەڵبژارنەکان لە ئارادایە. پرۆژە یاسایەتیشی بۆ ئامادە کراوە. لایەنە سەرچەکانی پشتەوەی پرۆژە یاساکە فراکسیۆنی پێکهاتەکانی کریستیان و تورکمانەکانن. پرۆژەکە داوا دەکات بە جۆرێک لە جۆرەکان هاوڵاتی تورکمان و کریستیان زیاتر پابند بکرێن بەوەی دەنگ بە کاندیدان و لیستەکانی نەتەوەکانی خۆیان بدەن. ئەمە كمسيحيكان وتركمان توقيعمان كرد بروجي ياسامان تقديم كرد له برلماني كردستان بس بدا خاو برلماني كردستان خندين يكمي بوي نكرد فنقطة خاصة كي أوي بو كبتواني مسيحية كان دنجي خويان خصوصيتي خويان كرسية كان خويان احتفاظي بيه بكان بوي دنج بدنوا بشيوتشي محصور بيتم بزلو مسيحية كان پێکاتەکان لە هەوڵدان جارێکی دیکە داواکاری پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمان بکەن تا خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاساکیان ئەنجام بدرێت. بەپێی قسەی بەشێک لە پەرلەمانتاران بەشێک لە فراکسیۆنە گەورەکانی پەرلەمانی کوردستانیش پشتگیری لە پرۆژە یاساکەی کریستیان و تورکمانەکان دەکەن. فرسەت سۆفی ئەندامی لێژنەی مافی مرۆڤیش لە پەرلەمان دەڵێت داواکاری لەم جۆرە پێچەوانەی مادەکانی یاسای نێودەوڵەتیە و جێبەجێکردنی دەبێتە خاڵێکی لاواز بۆ هەرێمی کوردستان. ئێمە لەگەڵ تەمیزی عنسوری نین لەگەڵ ئەوە نین کە منیکی کورد نەتوانم دەنگ بدەمە مەسیحیەک یان تورکمانێک با پێچەوانەوە تورکمانێک ئەمە لەسەر ئاستی قانونی دەولی و ئەو بڕیارانەی لە ئەمم متحیدە بۆ دژایەتی تەمیزی عنسوری دەرچوون پێچەوانە دەبێتەوە و دەبێتە خاڵێکی لاواز بۆ پێگەی هەرێمی کوردستان ئەگەر دەنگدان لەسەر ئەساسی عەرقی و نەتەوە پەرستی بێت. ئێمە لەگەڵ ئەوەین ئازادی تەواو بۆ دەنگدەرانی کوردستان بە هەموو پێکاتەکان فەرام بکرێ. جگە لەم هەوڵە هەوڵێکی دیکەشەیە کە کورسی کۆتاکان لە 11 کورسیەوە کەم بکرێتەوە. بەڵام بۆ ئەمە تا ئێستا پرۆژە یاسا پێشکەش نەکراوە. قسە و باسەکان تەنیا لە چوارچەوەی ژوورە داخراوەکاندان. لایەنە کریستیانەکانیش دەیانەوێ بە گردبوونەوە و ناڕازایی دەربڕین بیرۆکەی کەمکردنەوەی کورسیەکانیان ڕەت بکەنەوە بەر لەوەی بێتە نێو پەرلەمان و بە زۆرینەی دەنگ تێپەڕێندرێت. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.